خۆشەویستان، پێغەمبەری عەزیز و خۆشەویستمان صلی الله عليه وسلم نصیحەت و ئامۆژگاریەکی ئێمە دەکات، دەفەرمێت ئەکثر من ذکر هاذم اللذات. ئەی مسلمانان، زۆر بیر بکەنەوە لەو مردنەی کە هەموو خۆشیەکان دەڕوخێن و تێکی دەدات. بۆیە ئێمە مردنمان لەبیر چووە. ئەکثر و زۆر بیری مردن بکەنەوە، چونکە ئەگەر ئینسانی مسلمان زۆر بیری مردنی کردەوە، گۆڕانکاری بەسەر ئیمان و تەقوای دادێ، گۆڕانکاری بەسەر ژیانی دادێ، هەوڵ و تێکۆشانەکانی بۆ قیامەت زیاتر ئەبێ. بە پێی لەبیرکردنی مردنیش و قیامەتیش گوناه و تاوانەکان و خراپەکان زیاتر دەبێت. ئەو خەڵکە ئەمڕۆ زۆربەی ئەوە خراپ بووە، ئەو خەڵکەی کە ئەمڕۆ ئاوا زۆربەی سەرپێچی فەرمانی خوا دەکات، هۆکارەکەی ئەوەیە قەبر و قیامەتی لەبیر چۆتەوە، پێش هەموو شتێک خۆیان لەبیر چۆتەوە. ئەو خوشکە بەڕێسەی کە خۆی داناپۆشێت خۆی لەبیر چووە، قەبر و قیامەت و جەهەنم و بەهەشتی لەبیر چووە، بۆیە خۆی داناپۆشێت. زۆر بیر بکەنەوە. بۆچی زۆر بیر بکەیتەوە؟ چونکە یەکەم خاڵێک مردن، یەکەم کارەساتی مردن کە بەسەر تا دێ، ناوت دەزڕێنێ، ناوت دەسڕێتەوە. چۆن؟ ئەو مردنە. کاتێکە ئینسانێک لە ئێمە هەمومان دەمرین، ڕۆژێکە بێ مردن ناومان لێ دەسێنێتەوە، کەس بە ناوی خۆمانە بانگمان ناکات. دەڵێن مسلمانەکان کێ دەتوانێت جەنازە بشۆرێ؟ ناڵێن کاک فڵان، مامۆستا فڵان، دکتۆر فڵان. کێ ئەو جەنازەیە شۆرێ؟ کێ دەزانێت ئەو جەنازەیە کفنکە؟ ئەها ناوت نەما، ناوەکەت لێ دەکرێتەوە، پێت ئەوترێت جەنازە، پێت ئەوترێت تەرم، ناوت دەزڕێ. مسلمانەکان وەرن با نوێژ لەسەر ئەم جەنازەیە بکەین، ناڵێن لەسەر فڵان کەس، ناوت ناهێنن. مردن ناوت دەسڕێتەوە، ناوت ناهێڵێ، ناوت دەکا بە ناوێکی تر. دەی مسلمانان ئەم جەنازەیە هەڵگرن، دەی مسلمانان ئەم جەنازەیە بنێشن، دەی مسلمانان ئەم جەنازەیە ببن ناو قەبرەکەوە، کەواتە بە جەنازە ناوت دەبرێت، مردن ناوت لێ دەسێنێتەوە. بۆیە زۆر بیر لە مردن بکەنەوە. خواناسانی تابعین، ئیمامی ڕەبیعی کوڕی خوسەیم و ئیمامی عمەری کوڕی عەبدولعەزیز و چەندەها زانای تر دەفەرمون ئەگەر یەک سەعاتێ مردنمان لەبیر بچی دڵمان فەسا دەبێ، دڵمان خاپور و وێران دەبێ. یەک سەعاتێک، یەک کاتێکی کەم. بەڵام ئێمە بە درێژی ڕۆژ مردنمان لەبیر نییە. لەناو گۆڕستانەکەین مردۆکانمان دەنێژین، هەر خەریکی دنیا و مەعمەلین، هەر خەریکی پێکەنین و دەمەتەقین. خواناسانی سەحابە و تابعین و پیاوچاکان دەڕۆشتن بۆ قەبرستان، بۆ جەنازەیە بنێژن، نەتەزانی کامە خاوەنی مصیبەتەکەیە، هەمووی دەگریا. بەڵام ئێمە تەماشاکە، هەر خۆتان ڕۆشن بۆ قەبرستان تەماشاکەن، ئەو خەڵکە زۆربەی سوێن بەخوا بەس پێ دەکەنێ، یەک نەفەر نابینی بگریت، هەمووی پێ دەکەنێ. یا خەریکی دنیا و دەمەتەقێ و ڕۆژێکە بێ لە جاتی ئەو دەمەتەقەی خەریکی زیکری خوا بە ڕۆژێکە بێەوە سەرنجامی تۆش. بۆیە مردن زۆر بیری لێ بکەنەوە، چونکە یەکەم شتێک ناو لێ دەسێنێتەوە. لە فڵان کەسەوە دەبیتە جەنازە، تەرم، تەواو. تەرمەکەی فڵان کەس لەکوێیە؟ وڵات تەرمەکەی گەیشت، تەرمەکەی بەڕێگاوێ، تەرمەکەی لە خەسەخانەیە، لە نەخۆشخانەیە، کەواتە ناوت دەزڕێنێ. بۆیە زۆر بیرکەرەوە، ڕۆژێکە بێ ناوت نامێنێت. زۆر بیری مردن بکەنەوە بە ئیزنی خوای گەورە.